ئەم کتێبە باس لە فۆرمێکی تایبەت فۆرمێکی جیاواز دەکات لە بزوتنەوەی سیاسییان ڕێکخراوی سیاسی کە من ناوی کتێبەکە بزوتنەوەی جەماوەری نییە گۆڕان بە نمونەیە. ئەم فۆرمە لە ساڵانی کۆتاییە ساڵانی دوایە هاتوۆتە کوردستان و ڕۆڵێکی هەبووە لە پرۆسی سیاسی لە عێراق و لە کوردستانە بە تایبەتی لە توانین بڵین وەکو ڕەچەڵێکی یا دروستبوونی ئەم فۆرمە بە شێوە گشتەکەی گەڕێتەوە بۆ دوای ساڵی 1960 و ڕاپەڕنی خوێندکارانی فەرەنسا دواتریش لە شۆڕشەکانی ئەوروپای خۆر هەڵات و لە ڕاپەڕینەکانی شۆڕشە ڕەنگا و ڕەنگەکانی ئاسیای ساڵ لێەوە زۆر گەشەی کردو وەکو شێوەیەکی ستراکچەریان وەکو فۆرمێکی کامل تەوا بوو لەم کۆڕەدایە لەم کتێبە ئەمە توێژینەوەیەکە باس لەوە کراوە کە شێوازی کارکردنی چۆنێتی دروستبوونی و بزوتنەوانە ڕێک و ڕیشاڵی هاوکات لەگەڵ قەیرانەکانی ئەم شێوە فۆرمەیان ئەم فۆرمە یەکێک لەو شتانی کە باسیەکە لەم کتێبەیە باس لەوە کردووە کە ئەم فۆرمە بۆچی ناتوانێت گۆڕانکاری ڕاستەقینە دروستکە بۆچی بۆ خۆی جارێکی ترە بێتەوە بربەست هاوکات شێواز و مۆدێلی کارکردنی لە ڕووی کاری حیزبەتیان کاری ڕێکخراوەیەوە ستراکچەری هەیکەلی ئەم حیزبانە چۆنە ئەم ڕێکخراوانە ئەم فۆرمانە چۆنە